دوای تەلەفۆنمان بۆی کرد هەردوو ڕقەمەکەی داخرا بوو هەتا ئێستا هیچ هەواڵێکی نەداوە لە پارێزگاری کەرکووکەکەین لە کاگڕێ بوار شتێکمان بۆ بکە بگەڕێ بدۆزێتەوە ساعت 12 تەلەفۆنی کەوتی هەر ساعاتێکم پێچێ دێمەوە ئیتر ساعت 1 بۆمان کرد دوای ئەوە تەلەفۆنەکەی داخراوە نازانین چی دێتەوە بۆ شۆراو چوو بوو تر نازەمە تا ساعت 1 تەلەفۆنەکەی ڕۆی تەلەفۆنی کردوتی ئایرەیەکم بردووە چم بۆ شۆراو تۆزی کە دێمە ساعاتێکم پێچێ دوای تەلەفۆنمان بۆی کرد هەردوو ڕقەمەکەی داخرا بوو هەتا ئێستا هیچ هەواڵێکی نەداوە لە پارێزگاری کەرکووکەکەین لە کاگڕێ بوار شتێکمان بۆ بکە بگەڕێ بدۆزێتەوە داوا لە کاگڕێ بوارەکەین نەوەڵڵا هیچ هەواڵێکی نازانین کێشتان لەگەڵ کەسی نەوەڵڵا سوپاس بۆ خۆی کێشەیەکمان نییە ئەوەی کە زانیاریتان نەبێت نازانم ئۆتۆمبیلەکەی بۆ چۆ براوە نەوەڵڵا هیچ شتێ نازانین ئەڵێم براوەتە معرز فرۆشراوە کەسیش نازانێ ڕاستە فرۆشراوە نەفرۆشراوە نازانین ڕای داواکارم لە کاگڕێ بوارە لە پارێزگاری کەرکووک حەولێ بدا بۆمان بدۆزێتەوە